دۆخی ئازادی ڕادەبرین لە هەرێمی کوردستاندا بەرەو خراپتر دەڕوا و باشتر نییە لەو کاتێک کە سەرۆژ عوسمان تێیدا شەهید کرا. هاوڵاتیانی مەدەنی لە هەرێمی کوردستاندا هەست بە سەلامەتی ناکەن بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە گەندەڵی بەرامبەر بە کەمی خزمەتگوزاریەکان. سڵاوتان لێبێت ئێوە وەکو ڕێکخراوی سیپیتی لە هەرێمی کوردستان دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە ساستێکا بینن. The situation of freedom of expression at the moment is getting for the worse, not for the better. At the moment, we still have 2 Badinan prisoners who have been imprisoned for freedom of speech. دۆخی ئازادی ڕادەبرین لە هەرێمی کوردستاندا بەرەو خراپتر دەڕوا و باشتر نییە لەو کاتێک کە سەرۆژ عوسمان تێیدا شەهید کرا و لە هەمان کاتدا لە ئێستادا ئێمە 2 ڕۆژنامەنووسی بادینانمان هەیە کە لە زیندانەکاندان. People do not feel safe to protest or use their freedom of expression, whether it's for protesting for their basic services, for their basic human rights, for criticizing the government, or for criticizing corruption. هاوڵاتیانی مەدەنی لە هەرێمی کوردستاندا هەست بە سەلامەتی ناکەن بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە گەندەڵی بەرامبەر بە کەمی خزمەتگوزاریەکان بەرامبەر بە کەمی ئازادی ڕادەربڕین هەست بە سەلامەتی ناکەن. For example, there's people in prison for posting something on Facebook criticizing the government for no electricity. How is it possible? Oh, sorry. بۆ نمونە ئێمە خەڵکێکمان هەیە ئێستا لە زینداندا بە تەنها لەبەر ئەوەی پۆستێکی سەر فەیسبووکی کردووە و ئاماژەی بەوە کردووە کە کارەبای نیشتیمانی نییە لەسەر ئەوە زیندانی کراوە. So this is not a safe place for journalists and activists, and also the problem is that the judiciary system is not free and independent. هەرێمی کوردستان شوێنێکی سەلامەت نییە بۆ ڕۆژنامەنووسان و چالاکوانان و سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستاندا ئازاد و سربەخۆ نییە. The judiciary system is just a tool to punish people who do anything that criticize the government. سیستەمی دادوەری تەنها ئەمرازێکە بەدەستی حیزبە دەسەڵاتدارەکان بۆ سزادانی هەر کەسێک کە ڕەخنە لە گەندەڵەکانی حکوومەتی هەرێم دەگرێت. ئێوە چیتان کردووە لە دنیا بۆ دەرخستنی ئەم کارانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و هەروەها چالاکوانان دەیکات؟ What have you done internationally to address this concern? Your question is a very good question. So we do a lot of different things. One of the things that we do is we've attended all of the trials for all of the Badinan prisoners. ئێمە چەندیشێکی جۆرا و جۆرمان کردووە بۆ نمونە یەکێک لەوانە بەشداریکردن لە هەموو دادگاییەکانی دۆسیی زیندانیانی بادینان چاودێری هەموو پرۆسەکانی دادگاییکردنمان کردووە. And we take that report or we take this data and then we present it to the international community about how people have been put in prison for using freedom of expression, how the judiciary system is not independent. چاودێریکردنەکانی خۆمان کردووە بە ڕیپۆرت داتا و زانیاریەکانمان کۆ کردوتەوە و کردومانە بە ڕاپۆرت و لە کۆمەڵگەی نێودەوڵەتی شێرمان کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و پرسیاری ئەومان کردووە چۆن دەکرێت دەسەڵاتێک بەو شێوازە ڕوبەڕووی ناڕەزایەتیەکانی خەڵک ببێتەوە چۆن دەبێت دەسەڵاتێک بەو شێوازە مامەڵە لەگەڵ ئازادی ڕادەربڕیندا بکات. لە خزماتتان.